ساڵانە لە سەرەتای وەرزی هاوین شاری هەولێر ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی دەبێتەوە. لە سەرەتای بارانبارینیش ئاوی خواردنەوەی لێڵ دەبێت. بۆ چارەسەرکردنی گرفتی کەم ئاوی لە شاری هەولێر، فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر پرۆژەیەک بۆ پاڵاوتن و بە فلترکردنی ئاوڕۆی ماڵان پێشکەش بە سەرۆکایەتی ئەنجومەن دەکات. سەرۆکی فراکسیۆنش دەڵێت دوو جار پرۆژەکەیان پێشکەش بە ئەنجومەن کردووە، بەڵام تا ئێستا پەسند نەکراوە. ئێمە لە ڕابردووش پرۆژەیەکمان تەقدیم کرد بۆ مۆزوعی فلتەرەیشنکردنی ئاوی سەطحی، ئاوی حەمام و مەغاسل و ئاوی خەفیفی پێرێن لە ڕووی علمیەوەکەوە ئاوای دەڕوان لە دوو هێڵی گەورە لە ڕێی کەرکووک و لە ڕێی عارەبکەند بەرەو خوارووی هەولێر ئەو ئاوە دەڕوان. دەتواندرا ئەم ئاوە فلتەرەیشن بکرێ، جارێکتر بەکاری بینینەوە بۆ سەوزایی، بۆ خزمەت گوزاری ژینگەیی، نەوەک هەر ئاوی ژێرزەوی و ئاوی ئیفراس بەکار بینین بە زیادەیش بۆ کە ئاوی پاکە. ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەولێرش ئاماژە بۆ دەکەن گرفتی کەم ئاوی لە شاری هەولێر تازە نییە. هەموو ساڵێک لە وەرزی هاویندا زۆربەی گەڕەکەکانی شاری هەولێر دووچاری کەم ئاوی دەبێتەوە. ئەندامانی ئەنجومەنیش بۆ بێپلانی دەسەڵاتدارانی ئەو پارێزگایی دەگەڕێنەوە. ئەمە کێشە و گرفتی جارێکمان نیەتاوەکو ئێمە بە یەکجار بتوانین بڵین ئەمە کێشەیەکەوە بە حەلی بکەین. یعنی ئێمە ساڵانە لە بەردەم کۆمەڵک کێشەین، بەڵام بەداخەوە هیچ پلانێک بووی نییە. لێرەدا لە پارێزگای هەولێر ئێمە هەموو هاوینان ئەم کێشەیەمان لە بەردەمدا هەیە. یعنی بابەتێک نییە تەنها یەک هاوین بەهۆی بارانبارینەوە ئیفرازمان لێڵ بوو بێتاوەکو نەتوانین ئاوی خەڵک دابین بکەین. ئێمە بەداخەوە دیارە ئێمە کێشەی کەم ئاوی کێشەیەکی ساڵانەیە و بەردەوامە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی لە ڕابردوو پلان و بەرنامەیەکی تۆکمە نەبووە لە ئەوەی ئاو بە یەکسانی بگاتە هەموو گەڕەکەکانی هەولێر. ناکرێت تۆ تەنها پشت بە ئاوی بیر ببەستی کە ئاوی سەرزەویت لێ نزیکە لە سنووری پارێزگای هەولێری فراز هەیە، بەڵام بەداخەوە تا ئێستا ئەوە نەبووە. واتە ئەو پلانێک کە لە ماوەی ڕابردوو لە هەولێر پەیڕەو کراوە پلانێکی خراپ بووە بۆ ئەوەی لە هاوینان ئێمە هەموو هاوینێک دووچاری کەم ئاوی و کێشەی کارەبا دەبینەوە. سەرچاوی ئاوی خواردنەوەی هەولێر پرۆژەکانی ئاوی ئیفراز و بیری ئاوا. بەرپرسانی ئاوی هەولێریش تاکە چارەسەر بۆ کێشەی کەم ئاوی هەولێر دەستپێکردنی پرۆژەی ئاوی ئیفراز چوارە کە ئەویش پێویستی بە بودجەیەکی گەورە هەیە، چونکە ساڵانە لە هەولێر لە کۆی 1990 بیری ئاو نزیکەی 35 بیری وشک دەکات و بە ناچاری دووبارە بە قوڵیەکی زیاتر لەلایەن تیمەکانەوە لێ دەدرێتەوە. سیرۆن حوسێن، کورسات نیوز، هەولێر.